سەرەڕای قەیرانی دارایی و نەبوونی بودجەی پێویست، شارەوانی سلێمانی بەردەوامە لە قیرکردنی گەڕەک و شەقامەکانی شاری سلێمانی و بەردەوام تیمەکانی شارەوانی سەرقاڵی قیرکردنن. تا ئێستا شارەوانی سلێمانی 165,000 مەتر چوارگۆشە کە 2 ملیار دینار دەکات لە سلێمانیدا قیری کردووە و 1850 تۆن قیریان لە چاکسازی شەقامەکاندا بەکارهێناوە کە نرخەکەی 300 ملیۆن دینارە. لە نزیکەی مانگی چوارەوە ئێمە دەستمان کردو بە قیرتاوکردی ناو کۆڵانەکانی شاری سلێمانێت، چ چاکسازی بێت چ جادەی نوێ بێ. پرۆژەی تریشمان هەیە کە بەردەوامە لەوانە لە چاکسازی لە ئاوەڕێی سلێماندی لەو شوێنانی کە تووشی خراپیەدەنیا ئەو شوێنانی کە تاو نەکراوە تاویەکەین. پرۆژەکان لەسەر بودجەی لە ساڵ 20 داهاتی شارەوانی بەردەوام بووە. هەروەها هەندێک پرۆژەی تریشمانەیە کە ئێستا بەردەوامن لەسەر فرۆشتنی پارەی فرۆشتنی زەویە و کار دەکرێت یا لەسەر ساڵ 20 داهاتە. لەگەڵەوەی شارەوانی سلێمانی شەقام و گەڕەکان قیر دەکات، کەرتی تایبەتیش لە ڕێخستن و قیرکردنی شەقامەکاندا کار دەکەن و ئەوانیش بە بڕی 500 ملیۆن دینار لە چەند بەشێکی سلێمانیدا قیری شەقامەکان دەکەنەوە. ئێمە ژۆک کردی تایبەت بەشدار بووین لەو نۆژەنکردنەوە بە شەقامەکان. ئیسان پرۆژەیە بای 500 ملیۆن دینارە بە بڕی 32,000 مەتر مربع. ئێمە و کرد تایبەت هەستاوین بە قیرکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکە و چاکسازیمان کردو لە چینی ستابلایزەر و تەبەقێکی باینندەریشمان کردو بەسەریا بۆ ئەوەی سیستمی ئاوەڕۆ بە باشی بڕات و ئیسفادە بۆ خەڵکی گەڕەکە بۆ مۆشارە بێت. ئەو کارمەندانەی شارەوانی کە بە چارەکە موچەی دواکەوت و خزمەت دەکەن و ڕۆژانە کار دەکەن کە دەیانەوێت شارەکەیان جوانتر ببێت، ئەگەر پارەی هەندانی خێرخوازان نەبێت، ئەوە ڕۆژانە بە گیرفانی بەتاڵەوە دەڕۆنەوە بۆ ناو ماڵ و منداڵیان. خێرخوا زۆرە و لە شاری سلێمانی یارمەتێکی زۆریان نیاوین، بە تایبەتی لە دابینکردنی پارەی هەندان بۆ ئەو کرێگارانە، چونکە ئەو کرێگارانە لە وەرزی هاوینە لە دەرەجەی حرار کە گەشتە 50 دەرەجە قیرتاویان نەکرد. ئێمە وەکو کارمەندی شارەوانی وەکو هەموو مۆزەفێک بێموچەین بەسەر ڕایەوە هەست بە ئاسوودەیەکەین کە خزمەتی شارەکەی خۆمانەکەین. شارەوانی سلێمانی لە ئێستاوە پلانی ساڵی داهاتووی داڕشتووە بۆ قیرکردنی شەقامەکان. ئەوان دەیانەوێت وەک چۆن لە کاتی ئەم قەیرانەدا بەردەوام بوون، هەر بەو شێوەیەش بەردەوام بن لە قیرکردنی شەقامەکاندا و نەیەڵن لە سلێمانیدا قەیرانی دارایی کار لە پرۆژە خزمەتگوزاریەکان بکات. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.